پەنا بەخوای گەورە تاوانێکی گەورە ئەمڕۆ لەناو خەڵکیدا وردە بڵاو دەبێتەوە و بڵاویش بۆتەوە تاوانێکی زۆر گەورەیە، ئەویش تاوانی خۆکوشتن. خوای گەورە بمان پارێزێ بە فەزڵ و منەت و کەرەمی خۆی خۆمان و ماڵ و مناڵ و کەس و کارمان بپارێزێ لەم تاوانە گەورەیە. ئەو کەسانەی کە خۆیان دەکوژن پێیان دەڵێن خۆکوشتن کار و پیشەی مرۆڤی لاوازە. ئەو کەسانەی کە لاوازن، ئەو کەسانەی بێتەحەمولن، ئەو کەسانەی ئیمانیان لاوازە، ئەو کەسانە خۆیان دەکوژن، خۆیان دەخنکێنن، خۆیان دەسووتێنن. مرۆڤی بەهێز کاری وها ئەنجام نادات، تەنها کەسە لاوازەکانە. بۆیە خۆت مەکوژە خوشکی بەڕێزم، خۆت مەکوژە لەبەر ئەوەی فڵان کەس پیاوەکەت سوکایەتیت پێکات. خۆت مەکوژە لەبەر ئەوەی پیاوەکەت ژنی بەسەر تاهێناوە. تۆزێ عاقڵ بیرکەرەوە. ئەگەر کەسێک پێویستی بە ژنی دووەم بێ، ژنی دووەم تاوان نییە و زوڵم و ستەم نییە بۆ کەسێک کە پێویستی پێی بێ، بۆی تووشی زینا و خراپەکاری نەبێ. چونکە ئەگەر بڵێ زوڵم و خیانەت و غەدرە، ئەی پێغەمبەری خوا کردی ساڵم سەحابە هەمویان چەند ژنێکیان هەبوو، ئەوان زوڵمیان کرد لە ژنەکانیان. بۆیە ئەگەر کەسێک پێویستی پێی بێ ئەوە بکات لەوە باشتر بچێت زینا بکات پەنا بەخوای گەورە، بچێ بە دڕەوشتی و خراپەکاری بکات. بۆیە خۆت مەکوژە لەبەر ئەوەی کە پیاوەکەت ژنی بەسەر تاهێناوە. ماڵەکەت بۆ ژنێکی تر چۆڵ مەکە، ئیتر بە خۆکوشتن بێ بە هەر شتێتر بێ. چونکە بەڕاستی خوشکی بەڕێزم بۆیە ئەم شتانەت پێ دەڵێم بیرکەرەوە. وەڵا خۆم دەکوژم بەڕێزم، ئەگەر هەر ناتوانی تەحەمل ناکەی، ئەو وەزعەت بۆ قبول ناکرێ، جیا بەرەوە لە پیاوەکەت، لە پیاوەکەت جیا بەرەوە، لەو باشتر خۆت بکوژی، خۆت بخنکێنی، خوای گەورە لە خۆت تووڕە بکەی. بۆیە ئەو ماڵە کە چەند ساڵ ڕەنجت یاداوە جێی مەهێڵە بۆ ئافرەتێکی تر، خۆت یایە بژی. ئەگەر پێشی قبول ناکرێ، جیا بەرەوە لە پیاوەکەت، نەک لە دنیا جابیتەوە خۆت بکوژی. چونکە دڵنیابە لە بیر دەکرێی. ئەو پیاوەی تۆ لەگەڵ ئافرەتێکی ترا ژیان بەسەر دەبا لە ماڵەکەی تۆدا، کەواتە بیرێ لە خۆت بکەرەوە. ئەوان بۆ خۆی لەگەڵ کەسێک ترا دەژی، بەڵام تۆ بۆ ناو جەهەنم دەچیت. مەڵێ خوا بەڕەحمە بەرامبەر بە من. خوا لە قورئانی پیرۆزە وعدی داوە: ومن يفعل ذلك عدوانا وظلما فسوف نصليه نارا. ئەوەی خۆی بکوژێ دەیخەمە ناو ئاگرەوە. ڕاستەوخۆ دوای خۆکوشتنت وعدی دۆزەخت پێدراوە، تۆ دەڵێی خوا غەفور و ڕەحیمە، تۆ وا دەڵێ، بەس خوای گەورە خۆی دەفەرمی من ئەتخەمە ناو ئاگرەوە. قسەی تۆ ڕاستە یا قسەی خوای پەروەردگار بێگومان قسەی خوای پەروەردگار. کەواتە ماڵەکەت چۆڵ مەکە بۆ کەسێکی تر. چی دەڵێ ئەم پیاوەی لەگەڵ ئەم ژنا هەرە گونجەیە؟ چی ئەڵێ مەجبوری خۆت نابێتەوە؟ سەبر بگرە لە خۆکوشتن، سەبر بگرە لەو کێشەی کە تووشت بووە، بەڵام خۆت مەکوژە لەبەر ئەوەی کە پیاوەکەت لێی داوی، لەبەرەوەی پیاوەکە ژنی بەسەر تاهێناوە. ژیانی باشتر بۆ خۆت پەیدا بکە، هەوڵ بدە لە بەرچاوی پیاوەکەت بمێنەرەوە، لە بەرچاوی هەوێکەت بمێنەرەوە. خۆت بزر مەکە و بۆ جەهەنم خۆت نقڵ مەکە. کەواتە ئاگاداری خۆمان بین خوشکە بەڕێزەکەم، چونکە ئەو کەسانە کە ژنیان بەسەرادە یەکسەر دەڵێ خۆمە کوژم، ئاخر خۆت ئەکوژی ماڵەکەت بۆ خەڵکی ترە بێ، ئاخر خۆت ئەکوژی دنیا و قیامەتت دەڕوات. ئەگەر هەر ناچاریشی جیابەر و شوو بە پیاوێکی تر بکەوتەوە، لەبەر مناڵ خۆت جوانە مەرگ مەکە و لەبەر مناڵ مادەم مناڵمەیە خۆمە کوژم، جیابیتەوە ئەگەر تەحەمولیش ناکەی لە حاڵەتێکە، لەوە باشتر نییە لە مناڵەکان بە یەکجاری خۆت بزرکەی. ئەگەر مانگی جارێکیش هەفتەی جارێکیش بتبینی، لەوە باشترە کۆتایی بە ژیانت بێت. کەواتە بیرکەرەوە خوشکی بەڕێزم، ئەو تاوانە ئەنجام مەدە، چونکە خوای گەورە لێت خۆش نابێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیث صحیح بخاری مسلم دا دەفەرمێ: ومن قتل نفسه بشيء عذب به في نار جهنم. هەر کەسێک بە شتێک خۆی بکوژێ، لەناو ئاگری دۆزەخە بەو شتە عەزابەدرێ. کەسێک
فیشەکی ناوەتە خۆی و خۆی کوشتووە لەناو ئاگری دۆزەخە هەتایە خی گەۆڕ ڕەحمە لێ بکە بەس بە فیشەک خۆی ئەکوژێ بەڵام نایشمرێ ئێش و ئازارەکەی پێگەوتەوە ئەو کەسەی خۆی بسووتێنێ لەناو ئاگرە هەرە دەسووتێنرێ ئەوەی خۆی بخنکێنێ لەناو ئاگرە خۆ هەر خۆی خنکێنێ ئەوەی ژەهر بخوا هەر ژەهرە خوا باشە تەنها لەبەر خاتری ئەوەی قسەیەکت پێکراوە زوڵمێکت لێکراوە غەدرێکت لێکراوە یا ژنێ بەسەرتا هاتوو ئەو چی خۆت ئەکوژی خوا لە خۆت و ڕائەکەی ئەمە چی عەقڵێکە بیرکەرەوە ژیرانە بیرکەرەوە ئەو ڕۆژانەی لەگەڵا بەشکە لەگەڵ ئەو ئافرەتی کە لەگەڵ تۆ هاتۆتە لای هاوسەرەکەت لای پیاوەکەت بۆیە پەنا بۆ خۆ کوشتن مەبە چونکە خوا غەزەبت لێگرێ چونکە دنیاش تەڕوا و قیامەتیش تەڕوا لەبەر چاویان خۆت ون مەکە بە ئیزنی خوای گەورە ژیانی خۆشترش پێ ئەبەخشێ بێئومێد مەبە لە خوای پەروەردگار لە ڕەحمی خوا بۆیە خۆکوشتن حەل نییە چارەسەری کێشەی تۆ بە خۆکوشتن حەل نابێت بەوە حەلە بێت سەبر بگری و لە خوا بترسیت بەو کەسانە دەڵێم کە خۆیان دەکوژن خۆکوشتن کار و پیشەی کەسە لاوازەکانە کەسە ئیمان زەعیفەکانە کەسە بێتەحەمولەکانە لە داخی ئەوەی کە باوکت برایەکت کەسێکی نزیکی خۆت گوێنی پێت داوە لێتی داوە سوکایەتی پێت کردووە قسەی پێت کردووە خۆت مەکوژە خەڵکی وایە زلەیەکیان نەدا و خۆی کوشتووە بە یەک زلەیە وەڵام من تەحەموڵ ناکەم خۆمە کوژم خوا بە ڕەحمە واللهی خوا بە ڕەحمە بەڵام بەرامبەر بە تۆ نەخێر وە سوێن دەخۆم واللهی بەرامبەر بە تۆ بە ڕەحم نییە چونکە تۆ خۆتە کوژی خوا بە ڕەحمە بۆ کێ ئین ڕەحمەت الله قەریب من المحسنین خوای گەورە خۆی دەفەرمێ لە قورئاندا ڕەحمی خوا نزیکە لەو کەسانەی کە چاکەکارن ئیتۆ تاوانێک ئەنجامە دەی لە خەڵکوشتن گەورەترە چونکە ئەو کەسەی خەڵکە کوژێ بۆی هەیە تۆ بۆ بکا بگەڕێتەوە بە لای خوا خوالی خۆش بێ بەڵام ئەو کەسەی خۆیە کوژێ فریای تۆبە ناکەوێ و ئاخر شەڕی شەبێ پەنا بەخوای گەورە کەواتە لەبەر ئەوەی کە پیاوەکەت قسەی پێت کردووە باوکت برات خزمەکەت کەس و کارەکەت گوێنی پێت داوە سوکایەتی پێت کردووە لێتی داوە خۆت مەکوژە چونکە پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم خوای گەورە عەزابی ئەو کەسانە ئەدا کە عەزابی خەڵکی ئەدەن خوای گەورە سزای ئەو کەسانە ئەدا کە سزای خەڵکی ئەدەن و خەڵکی ناڕەحەتەکەن بۆیە هەر کەسێک گوێنت پێدا سوکایەتیت پێیەکە بیدەرە دەستخوا و هەواڵی خوایکە خۆت مەکوژە لەبەر چاویان بمێنەرەوە چونکە دڵنیا بە سوێن بەخوا 2-3 ساعت بۆتە گرین تەواو کۆتایی پێدێ ئەوەندەی لە خۆڵاتویان شاردەوە کۆتایی پێدێ بەڵام نەکبەتی و نەهامەتی و عەزاب و ئێش و ئازاری تۆ دەست پێیەکە ئەو کەسەی سوکایەتی بە تۆ کردووە گوێنی بە تۆ داوە لە تۆی داوە تۆ لە بەرچاوی ئەو ون دەبی تەواو کێ زەرەری کرد کێ دۆڕا تەنها تۆ چونکە ئەوان بەردەوامن لەسەر ژیانی خۆیان بەردەوامن لە کەسابەتی خۆیان لە ژیانی خۆیان تەنها تۆ ژیانی خۆت کۆتایی پێهێنا بۆیە سەبر بگرە پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێ قسەیان پێکرا خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم ئامۆژگاری خەڵکی دەکرد لەولاوە ئەبوو لەهەبی مامەیە هات ئەیوت ئەمە برازای منە شێتە درۆزنە بە قسەی نەکەن شێتە درۆزنە بە قسەی مەکەن ناڕەحەتیان زۆر توش بوو پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێ تۆش لە دنیادا بتەوێ خەم و خەفەتت پێ نەدرێ بێگومان پێتە درێ خۆم بەهەشت نییە جا خۆ ئەوەندەی کەسە نزیکەکانمان ئازارمان نەدەن خۆ کەسە دوورەکان ئازارمان نادەن کەواتە سەبر بگرە پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله علیه وسلم ئەو کەسەی ئازاری خەڵکی بدا خوا ئازاریەدا لە قیامەتە هەواڵی خۆیان کە دڵنیا بە یەک جوێنێکیان پێت دابێ دڵنیا بە باجەکەی ئەدەن کابرایەک بە ئیمامی ئەبوبەکری فەرموو وتی ئەی ئەبوبەکری سدیق وتی جوێنێکت پێ ئەدەم ئەمەندە ناشرین بێ لەگەڵ تا بێتە ناو قەبرەکەوە
ئیمامی ئەبوبەکر ڕەزای خوا لێی بێ فەرمووی لەگەڵ خۆتا دەڕواتە ناو قەبرەکە و لەگەڵ منە نایەتە ناو قەبرەکەەوە. ئەو گوێرەی کە تۆ داوتە بە من تاوانێکە ئەنجامی ئەدەی لەگەڵ خۆتا دەڕواتە ناو گۆڕەکەی خۆتەوە نایەتە ناو گۆڕەکەی منەوە. کەواتە ئەو کەسەی عەزابی تۆ ئەدا، ئەو عەزابەی کە داوێتی بەرامبەر بە تۆ ئەڕواتە ناو گۆڕەکەی و لە ڕۆژی قیامەتە خوا محاسەبەی دەکات. کەواتە خۆت مەکوژە، چونکە بە هەر شتێ خۆت بکوژی پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە بەو شتە لە ناو جەهەنەمە عەزاب ئەدرێ خالدا مخلدا فيها أبدا، بهزارها صال مليونها صال عذاب دري ناو جهنم دا لبر أوي خود كشت بعد جوينت بيبدري جوينت بيبدري لو باشتري العذاب وآقرا هاوار وشيون وويلات بي بوي الصبر بقرا لاواز مبا بهيز با مكجا لبرو قصة بيكراوا خو كشتن كارو بيشي كسلاوازكانا كس إيمان ضعيف كان كس بيتحمل كان مروفي بهيز إيمان بهيز خوي ناكوجيت خو راقر دبيت خوت مكوجا خشكي بريزم براي بريزم لبر أوي لخيوندن دا سركوتو نبيت والله درجة كم بدلني رك في شكل بسر خويا خويا خنكيني والله درجة كم هناو باش أجر شهادة نبي لبرسا أمري جا خو أوانيك كسابت يعني هي زۆرێک لەوانە لەشیان ساغ بێت لە مەعاش خۆرەکان گیرفانیان باشترە و پڕترە شاهدەیشیان نییە زۆرێکیان من بەبەستەوە نییە بڵێم شاهادە بە کەڵک نایە مەبەستم ئەوەیە لەبرسان نامری ئەگەر شاهادەت نەبێ باو باپیری ئێمە کێ شاهادەیە بوو فەقیرانی جیان نێزانی لەبرسان مردن ژیانیان زۆر لە ئێمەش خۆشتر بوو ڕاستەکەی فەقیر بوون بەڵام دڵیان لە ئێمە خۆشتر بوو ئەوانەی کە لە مێژوودا تەماشایان کە کۆمەڵە کەسێکی ناودار هەیە لە دنیادا مسلمان و غیری مسلمان زۆر بەناوبانگن لە شەهادەدارەکان بەناوبانگترن زۆر بەشیان خاوەنی شەهادە نین شکستیان هێنا لە خوێندنە بەردەوام بوون هەتا بوونە کەسێکی زۆر ناودار بڕۆ سەیر کە بزانە چەند کەسێک شکستی هێنا لە خوێندنە وازی نەهێنا بەردەوام بوو هەتا بوو بە کەسێک زۆر لە پێشی شەهادەدارەکانەوە بوو بۆیە لەبەر ئەوەی کە دەرەجەکەت باش نییە خۆ لەبەرسا نامری باش شەهادەت نەبێ گرنگ ئەوەیە خوا لە خۆت ڕازیکەی گرنگ ئەوەیە ببیتە ئەهلی بەهەشت کەمت هێنا تەواو خۆ دنیا کاول نابێ خۆ لەبەرسا نامری تەواو فەوتای نەفەوتاوی ئەوە فەوتاندنێک خۆت بکوژی ئەوە فەوتاندن نییە دەرەجەکەت نزمە ئەوە فەوتاندن نییە لە فڵان بە شوەر نەگیراوی خۆت مەکوژە چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ هەر کەسێک بە هەر شتێ خۆی بکوژێ لە ناو جەهەنەمدا بەو شتە عەزاب ئەدرێ بۆیە خۆ کوشتن دەرەجەکانی تۆ فول ناکە حەفتا بۆ ناکا بە سەد خۆ کوشتنی تۆ قیامەتت خۆش ناکە خۆ کوشتنی تۆ ڕەزامەندی خوات بۆ مسۆگەر ناکە کەواتە خۆ کوشتنی تۆ لە هەموو لایەکەوە زەرەر و زیان و بێعەقلیە بۆ تۆ بیرێک بکەرەوە لە ژیانی خۆت شکست هێنا بخوێنە بەردەوام بە ئەگە خوێندنیش ناکە ئیشی تر بکە کەسابەتی تر بکە مەرج نییە پارە تەنها لە شەهادا بێ کەسابەتی بکە بە خوای گەورە بەشک و لەلایەترەوە بڵێ خوایە گیان لەبەر خاتری تۆ لە ترسی تۆ خۆم ناکوژم دڵنیا بە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک لەبەر خاتری خواواز لە شتێک بێنێ خوا شتێ باشتری بۆ تەعویز دەکاتەوە بۆیە پەنا بۆ خۆ کوشتن مەبە لە مەرحەلە یەکە لە مەرحەلە دووە لە مەرحەلە سێ خۆی کوژێت وڵا دەرەجەکە بە دووسێ دەرەجە ئامادەی خۆی کوژێ پەنا بەخوای گەورە دنیا و قیامەتی خۆی دۆڕێنێ بۆیە ئەگەر بەهێزی ئەو کارە ئەنجام مەدە ئەگەر لە خوا ترسی یا ربی خوای لەم تاوانە گەورە بمان پارێزی خۆمان و ماڵ و مناڵ و کەس و کارمان یا رب العالمین هەموو خەڵکی پارێزی یا رب العالمین الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه خۆ کوشتن کار و پیشەی کەسە لاوازەکانە نەک کەسە بەهێزەکان برای بەڕێزم خۆت مەکوژە لەبەر ئەوەی کە فەقیر و هەژاری یا قەرزاری یا ئیفلاست هێناوە چە کەس مابینی ئیفلاسی هێنا خۆی کوشت عایشەی دایکی ئیمانداران ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ لە حەدیثێکی صحیح مسلمدا دەفەرمێ ئێمە خێزانەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم
ئەو هەموو خێزانەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ مانگێک بەسەرمانە تێ ئەپەڕی هەموو خێزانەکانی هەموو ماڵەکانی ئەفەرمێ واللهی ئاگرمان نەکردەوە چێشتمان نەکرد یەک مانگێک حەدیثەیە ئەفەرمێ 45 ڕۆژ لە ماڵی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم یەک خێزانیدا ئاگر و نەکراوەتەوە چێشت نەکراوە چێ لە تۆ وایە بەم شێوەیە کە خۆتە کوژی سەحابە دەهاتن ئاوازکیان هەڵەدایەوە بەردێک بەسرا و بەسکیانەوە لە بەرسێتیا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە سکێڵدا دوو بەردی بەستوە سکی خۆیەوە بۆی مەعیدەی بڕواتە ناوە برسی نەبێت خۆی نەکوشت سەحابە خۆیان نەکوشت هەژار بوون قەرزاری خۆت مەکوژە ئەفەرمی یەک مانگێک لە ماڵی هیچ خێزانێکی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم ئاگر نەکراوەتەوە بۆ چێشت خواردنمان تەنها دووشت بوو خورما و ئاو خورما ئیلا مەگەر کەسێک گۆشتێکی بۆمان بهێنایە خێری بکردایە گۆشتەکەمان لێ ناو ئەمان خوارد چونکە هیچمان نەبوو بیخۆین بەڵام ئایا خۆیان کوشت هەژاری فەقیری خۆت مەکوژە ئەمە فەقیرێکە ئەی ئەگەر قەرزاری دەزانی پێغەمبەری خوا چی دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەفەرمێ سوێن بۆ خوایە کە گیانی منی بەدەستە سوێن بەخوا ئیتر تۆ هەر بڵێ خوا غەفور و ڕەحیم ئەگەر ئینسانێک لە پێناو خوادا بکوژرێ شەهید بێ شەهید نەک خۆی بکوژێ بۆ جەهەنەم بڕوا شەهید بێ لە پێناو خوادا خەڵکی بیکوژێ نەک خۆشی خۆی بکوژێ سوێن بەخوا کەسێک لە پێناو خوادا شەهید بێ بکوژرێ ئەمجا زیندوو بێتەوە هەم لە پێناو خوادا بکوژرێ جاری دووەم و شەهید بێتەوە دوو جار هەم زیندوو بێتەوە هەم جاری سێمیش لە پێناو خوادا شەهید بێ و بکوژرێت ئەگەر قەرزی لەسەر بێ خوا لێی خۆش نابێت ئیلا قەرزەکەی بۆ ئەدرێتەوە ئەبێ بۆی بدرێتەوە ئیلا مەگەر کەسێک پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم هەنێک کەسەیە نیەتی دانەوەی قەرزەکانی خوا بۆیان ئاسانەکە بەڵام مەبەستم ئەوەیە سێ جار لە پێناو خوا شەهید بی قەرز لەسەر بێ لەسەر لا ناچێ ئەی باشە تۆ چەند سەد دەفتەر قەرزاری خۆت کوشت ئەگەر کەسێک سێ جار لە پێناو خوا شەهید بێ خوا لێی خۆش نابێ ئەی کەسێک چۆن خوا لێی خۆشە بێ کە خۆی کوشتووە نە شەهیدە نە لە پێناو خۆشایە بۆی خۆ کوشتن حەل نییە چەند کەسمان بینی ئیفلاسی هێنا دوای الحەمدلله خوای گەورەی یارمەتیدا هەڵسایەوە و قەرزەکانی وردە دایەوە خۆت مەکوژە سەبرەگرە بەڵکو خوا دەروی خێری لێ بکاتەوە بە خۆ کوشتن حەل نابێ ڕاستێک لە دەست خەڵ نەجاتە بوو بەڵام ڕۆژتی بۆ شوێنێ هەموو ڕۆژێ خەڵکی بە شەق لە تۆی بدایە زۆ لەوە باشتر بوو کە لەناو ئاگرا شیوەن و واوەی لا بکەیت و عەزاب بخۆی بۆیە بە هەر شتێک خۆت بکوژی پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم بەو شتە ناوە جەهەنەمە عەزاب ئەدرێی کەواتە خۆ کوشتن حەل نییە خۆت مەکوژە لاواز مەبە فەقیرم قەرزارم ئیفلاس بێنە خۆ مەکوژم خۆ کوشتنی ئیشەکەت حەل ناکە نەکبەتی و نەهامەتی بۆ خۆت و ماڵ و مناڵەت بەجێ دەهێڵی خۆت زەلیل و ڕسوای دنیا و قیامەتەکەی بەپێی بەڕێی خۆت قاچ ڕاکێشە بۆ لە دە دەفتەر زەرەرە کرد بۆ واز نایەنی 20 زەرەرە کرد بۆ واز نایەنی بۆ خۆت بیر کەرەوە لە ژیانی خۆت قیامەتێ لە پێشتە پێت خۆش بێ پێت ناخۆش بێ هەر دەبێ بمریت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆمانی باس کردووە تەواو کەواتە ئاگاداری خۆت بە شەیتان نەتخەڵێتڵێ بەر خۆت بکوژە خوا غەفور و ڕەحیمە خوا غەفور و ڕەحیم بەڵام بەرامبەر بە تۆ نا چونکە وعدی داوە بتخاتە ناو ئاگرەوە خۆ کوشتن کار و پیشەی کەسە لاوازەکانە ئیمان لاوازەکان بێتەحەمولەکان خۆت مەکوژە خوشکی بەڕێزم لەبەر ئەوەی بە زۆر بەشوو دراوی یا خۆت مەکوژە لەبەر ئەوەی براکەم بۆ فڵان کەس نەبووی خۆت مەکوژە لەبەر ئەوەی خوشکی بەڕێزم بۆ فڵان کەس نەبووی بەداخەو لە هەمووشی ناخۆشتر ئەوەیە ئینسانی بێ ئاگا لەم دینی خوایە دەبینێت کچ و کوڕی حەزیان لە یەکێکیان خۆیە کوژێ ئەوە کەشیان خۆیە کوژێڵن ئەوە وەفایە وەفای چی قڕ کراوە بەسەریا بۆ دنیا و قیامەتی ئەوە کەی وەفایە ئەوە تاوانی گەورەیە ئەوە وەفا نییە ئەوە نەفامی و نەزانی و گەمژەیە دوو لە ڕێی بەڕێستان وەفای چی یعنی کەسێک خۆی بکوژێ بۆ جەهەنەم بڕوا ئەمە تۆ ناوێنەر کەسێکی بە وەفا
مادەم فڵان کەسی دەستگیرانم خۆی کوشت منیش خۆمە کوژم. ئەمە وەفا نییە، ئەمە جەریمە تاوانە. کەواتە لە خوا بترسین، بزانین ئەم دینەی خوا چۆن تەطبیقەکەین، هەر لە خۆمانەوە قسە نەکەین، بەڕاست و بەچە با فتوا بدەین. بۆیە ئەو کەسەی زوڵمی لە تۆ کردووە، تۆی نەدا بە فڵان کەس، نەیەڵا فڵان کەس بۆ تۆ ببێ، بە زۆر تۆی بە شوودا باوکتە براتە هەر کەسێکە، سوێن بەخوا خوا تۆڵەی لێ کاتەوە. خیانەت مەکە، خۆشت مەکوژە، سەبر بگرە، دڵنیا بەخوای گەورە عەزابێکیانەدا ئەو سەری نەبێت. بۆی خوشکە بەڕێزەکەم، ئەو پیاوە چەندێک خراپ بێ لەگەڵ تۆوە، لە چاو عەزابی قەبرە هیچ نییە، لە چاو عەزابی جەهەنەمە هیچ نییە. ناتوانانی بڵێ لەسەر کەس دەتوانێت لەسەر ئاگر سەبر بگرێ، کەسێک لە سەر و لە خوار و لە چەپ و ڕاست و لە پشت و لە پێشەوە ئاگر بەسەریا ببارێ، ئەمە وەکو وایە کەسێ بۆڵەبۆڵێکی لەگەڵا بکرێ، دەی دڵت شکێنرا هەڵی گرە بۆ قیامەت. بزانە خوا چۆن تۆڵە لە باوک و براکە دەکاتەوە، لە کەسەکە دەکاتەوە. بۆیە داواکەم لە ئێوەی بەڕێزیش کچەکەتان کەسێکی بەدڵ نییە مەیدەنێ. من قسەم کردو، ئازا من پیاوم قسەم کردووە، کەیفی خۆتە قسەت کردووە بەڕێزم، قسەت کردووە خۆ بێ کچەکەت ڕازی بێ، خۆ بێ خوشکەکەت ڕازی بێ. بەڵێ پیاوی ئەگەر پیاوی ڕاستەقینەی کارێک مەکە بەیانی کچەکەت خوشکەکەت خۆی بکوژێ خۆی بخنکێنێ، کارێک مەکە بە ناوی پیاوەتی و بەیانی کچەکەت بڵێ لەگە فڵان کەسا بووە، ئەو پیاوەتی نییە، ئەوش دڵێکی هەیە خۆت حەزە لە یەکێک ئەبی ئیلا ئیهێنم، ئەی باشە بۆ کچەکەت بوانیت. بۆیە خوشکی بەڕێزم، ئەوەی زوڵمی لێت کردووە هەواڵی خوایکە، خۆت مەکوژە لەبەرەوەی بۆ فڵان کەس نەبوویتە. ئینشەڵا لە بەهەشتا بە ئیزنی خوا ئیماندار بن، هەردووتان بەیەک دەگەن. بەهەشت هەچی حەزت لێ بێ لە بەهەشتا هەیە، دڵت شکێنراوە سەبر بگرە، بڵێ خوایان لە بەهەشتا بە فڵان کەسم بگەێنە، من لەبەر خاتری تۆ لە ترسی تۆ خۆم ناکوژم، خوایە سەبر دەگرم، خیانەت ناکەم، خۆشم ناکوژم. خوایان فڵان کەس ئەگەر لە دنیاشە بە نسیبمی ناکەی، لە قیامەتا بە نسیب میکەی. و بێ ئومیدیش مەبە، خەڵکی وا هەبووە حەزی لە کەسێک بووە نەیانداوە پێی، دوای 40-50 ساڵ بۆی بووە، هەر خۆشە دڵت مرتاحە بێت. ئەگەر نەشبوو لە بەهەشتا بە هەتاهەتایی بە ئیزنی خوا، ئەگەر هەردووتان بەهەشتی بن بە هەتاهەتایی بە یەکەوە بن، باوک ڕازیە کەیفی خۆیەتی، ڕازی نە کەیفی خۆیەتی، خوا بە یەکتان ئەگەێنێ لە بەهەشتا ئینشاءڵڵا. بۆیە سەبر بگرە، کاری خراپ چونکە بەهەشتی خۆت بکوژی لە جەهەنەما بۆ شتە عەزابە درێی پەنا بەخوای گەورە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم، خۆ کوشتن کار و پیشەی کەسە لاوازەکانە، نەک کەسە بەهێزەکان. بۆیە بەڕێزم خۆت مەکوژە لەبەر ئەوەی تووشی نەخۆشی و ئازار بوویتە. هەیە ئازارێکی هەیە، نەخۆشیەکی هەیە، بێئومێد بووە یەکسەر خۆی کوژێت. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ، خوای گەورە دەفەرمێ لە حەدیثێکی قودسیە، بە مەلایکان دەفەرمێ عەبدەکەی خۆم تووشی نەخۆشی کردووە، نەخۆشیت کەم ئەندامی، شوێنێکت تەواو نییە، چاوت تەواو نییە، دەستت پێت شوێنێکت، خۆت مەکوژە، چونکە تۆ لە بین دوو شتای. خوای گەورە دەفەرمێ ئەگەر عەبدەکەی من تووشی نەخۆشی بووە، ئەگەر سپاسی من بکە، ئەگەر چاکی بکەمەوە چاکی ئەکەمەوە لێی خۆشە بم، ئەگەر بیشی مرێنم هەر لێی خۆشە بم. ئەمە پاداشتی خوایە بۆ تۆ ئەگەر سەبر بگری و سپاسی خوا بکەی. بەڵام ئەگەر خۆت بکوژی، پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم حەدیثێکی صحیحدا، ئەفەرمێ پیاوێک هەبوو لە پێش ئێوەوە، پیاوێک هەبوو، ئەم پیاوە دەستی برین بوو، شوێنی هەندێک شوێنی برین بوو، تەحەمولی نەکرد، برینەکەی ئازاری هەبوو، تەحەمولی نەکرد، چەقۆیەکی هێنا ئاوە دەماری دەستی خۆی بڕی، لە تاو ئازارە دەماری دەستی خۆی بڕی، دەمار کە بە چەقۆ بڕی، ئەفەرمێ خوێنەکە نەنیشتەوە، مرد، خوێنی تیانەما وشک بوو. خوای گەورە فەرمی بادرني عبدي بنفسه فحرمت عليه الجنة، عبدەکەی من پێشدەستی کرد بۆ مردنی خۆی، منیش بەهەشتم لەسەری حرام کرد. کەواتە ئەگەر تۆی نەخۆش خۆت بکوژی، خوا دەتخاتە ناو ئاگرە و وعدی داوە لە قورئاندا، و وعدیشی داوە لە بەهەشت مەحرومت کە تەواو. کەواتە شەیطان ئیبلیس دێ ئەڵێ خوا غەفور ڕەحیمە و دڵنیا بە خۆ کوشتنەکەت باشترە، با فڵان کەس عاقڵ بێ،
هەیە دەڵێ خۆم دەکوژم با باوکم عاقڵ بێ. باشە باوکتەوە عاقڵ بوو بە تۆ چی تازە ئەگەڕێتەوە بۆ ژیان تا باوکت بە قسەت کە خۆم ئەکوژم با فڵان کەس عاقڵ بێ، با پیاوەکەم عاقڵ بێ. تازە عاقڵ بێ عاقڵەوەی بە تۆ چی؟ تازە تۆ ڕۆژتی ئینسان خۆ مانگ نییە هەموو ڕۆژی هەڵبێ و بێت و بڕوات. خۆر نییە، یەک جار کە مردی تاوە هەڵهاتنەوە نییە جارێتە بۆ دنیا. کەواتە خۆت مەکوژە لەبەر نەخۆشی، لەبەر ئێش و ئازار، چونکە ئێش و ئازاری جەهەنم زۆر سەختترە. بە یەک حەدیثێک کۆتایی بە قسەکان دەهێنم، دەڵێم پێشوەی حەدیثەکە باسکەم، دەڵێم خوشکی بەڕێزم، برای بەڕێزم، تۆ ڕەحم بە نەفسی خۆت ناکەی، خۆتە کوژی. چاوەڕی خوا ڕەحمت پێ بکە نابێت. تۆ خۆت ڕەحمت بۆ خۆت نییە، چۆن چاوەڕی ڕەحم لە خوا دەکەی؟ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئەگەر لە مزگەوتەکەی مندا، مزگەوتی مەدینە، ئەگەر 100,000 خەڵکی تیا بێ، 100,000 یاخود زیاتر لە 100,000 خەڵک لەم مزگەوتەی منا بێ، یەک پیاوێکی دۆزەخی بێن ناو ئەم 100,000 خەڵکەوە، پیاوێک لە دۆزەخەوە بێت پەنا بەخوا، یەک هەناسەیە بدە، یەک هەناسە کابرای دۆزەخی، ئەفەرمێ لاحترق المسجد ومن فيه، سوێن بەخوا یەک هەناسەیەک بدە لە ناو 100,000 خەڵکە، مزگەوتەکە بە دار و بەردەوە هەمووی دەسووتێ، ئەو 100,000 خەڵکە هەمووشی دەبێ بە خەڵوس بە یەک هەناسەی ئەهلی دۆزەخ. ئەوە دۆزەخ برای بەڕێزم، خوشکی بەڕێزم، شەیتان نەتخەڵەتێنێ بڵێ خوا غەفور و ڕەحیمە. خوا غەفور و ڕەحیمە بەرامبەر کەسی ئیماندار، نەک بەرامبەر کەسێ خۆی بکوژێ. دەیەها و سەتەها ئاەت و حەدیثمانەیە ئەفەرمێ ئەوەی خۆی بکوژێ بۆ ناو جەهەنەمە، ئاخر معقولە تۆڵی بۆ بەهەشتم؟ یعنی تۆ ئەو هەموو ئاەت و حەدیثە بە درۆ خەیتەوە؟ دڵنیا بە ئاەت و حەدیثەکان ڕاستن، قسەکەی تۆ درۆیە. بۆیە ئینشاءڵڵا لە کۆتاییدا دەڵێم خۆکوشتن حەلی کێشەکانمان ناکات. خۆمان ڕابگرین، سەبر بگرین لەسەر ناخۆشی و ناڕەحەتی، ئینشاءڵڵا گوناه و تاوانمان پێ نایەڵێت و ئەوەشی زوڵمان لێ بکە و غەدرمان لێ بکە، خوا لە دنیا و قیامەت عەزابیەدا هەواڵەی خوای کە و خۆت مەکوشە. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خواه الشفاء نخوش كان من بدأي بتايبتي أواني داو دعاي خيريان كدوا. يا ربي خواه هيمني وآرامي ولات من بباريزي، خواه جان باراني برحمة من زياتر بباريني يا رب العالمين. الحمد لله خواه بارانا زياترش باريني بسرمانا، خواه جان اواني نخوشن شفاء عندي، اواني كيشو مشكلاني بويان حلكي ولات من لخلقي تندرو لخلقي خراب بدوركي، خواه جان آخر من بخير بگيري، خواه جان لدرد وبلا وشر ومصيبة بدور مانكي. آمين آمين آمين. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.